هۆکاری تراژیدیا و ئامانجی پرۆسەی ئاستیش زیندووکردنەوەی بناغی یەکریزی گەلانی ناوچەکەیە. لە ئەمەد و کۆبانێ و قەندیل ئاهەنگی جەژنی نەورۆز بەڕێوە چوو تیایدا جەخت لە بەدیهێنانی ئاشتی لە باکووری کوردستان و پاراستنی دەستکەوتەکانی کورد لە بەشەکانی دیکەی کوردستان کرایەوە. بنکەی ئەتۆمی نەتەنز لە ئێران بردومان کرا و فەرماندەیەکی سوپای پاسداران و 15 فەرماندەی بەسیجیش کوژراون. سوپای پاسدارانی شەڵێت شەپۆلی 72 هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردووە. فەرماندەی ناوەندی ئەمریکا ئەڵێت زیاد لە 8,000 ئامانجی سەربازی ئێرانیان بردومان کردووە. توانای شەڕکردنی ئەو وڵاتەیان لاواز کردووە. سەرۆک کۆماری ئێران هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر وڵاتەکەی بە زریان ناوەبات و داوای بەهێزکردنی یەکێتی ناوخۆیی گەلانی ئێرانەکات. ستۆدیۆی هەرد لەگەڵ خاوەن قەرەداغی. جارێکی تر سڵاوتان لێبێت بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی پەیامێکەوە بەشداری ئاهەنگی نەورۆزی شاری ئامەدی کرد. لە پەیامەکەیان ڕایگەیاند بە زووترین کات لەگەڵ ئۆجەلان بەرنامەکە بەیەکەوە تەواوەکەن. بە زووترین کات بە ئازادی دەتبینن. ڕاشی گەیاندووە لەم کاتە هەستیارەیە ئەوەی کە گرنگە یەکڕیزی هەموو کوردە و یەکڕیزی هەر چوار پارچەی کوردستانە. هەر لە پەیامەکەیە بۆ ئۆجەلان ئەڵێت سڵاوێکی تایبەت ڕێزێکی تایبەت بۆ هەموو لایەنێک کە بەشدار بوون لەو پرۆسە ئاشتیەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەستی پێکردووە. ئەژڵێت پشتیوان بەخوا ئێمە خزمەتت هەڤاڵ ئاپۆ. پشتیوان بەخوا بەرنامەکە و بەیەکەوە تەواوەکەین. پشتیوان بەخوا بە زووترین کات بە ئازادی ئەتبینین. ئەژڵێت خۆتان ئەزانن سروشتێکم هەیە ئەوەی ئەیڵێم جێبەجێیەکەم. هەر لێرەوە بەڵێنەیەم بە هەمووتان ساڵی داهاتوو لە خزمەتتان نابم. سڵاو کورد و کوردستان، سڵاو هەڤاڵانی عەزیز، سڵاو ئەو مناڵە جوانانەی کە لەوێ وەستاون، سڵاو هەڤاڵ عەبدوڵڵا ئۆجەلان، سڵاو سەرۆک. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. ئیشەڵڵا هەر لە جەژنا ئەبن. لەم کاتە حەساسە ئەوەی کە گرنگە یەکڕیزی ئێمەیە، یەکڕیزی هەموو کووردە، یەکڕیزی هەر چوار پارچەی کوردستانە. سڵاوێکی تایبەت و ڕێزێکی تایبەت بۆ هەموو لایەنێک کە بەشدار بوونە لەو پرۆسە ئاشتیەی کە جەنابی هەڤاڵ عەبدوڵڵا ئۆجەلان دەستی پێکرد. ئینشەڵڵا بە زووترین کات دێمە خزمەتت هەڤاڵ ئاپۆ. ئینشەڵڵا بەرنامەکەت بەیەکەوە تەواوەکەین. ئینشەڵڵا بە زووترین کات بە ئازادی ئەتبینین. هەمووتان ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بۆ ئێوە بووە. ئەلێرە بەڵێنێکتان پێدەم. هەر بۆ ئێوە ئەبێت، هەر بۆ ئێوە خەباتەکات و هەر هەمووتان سەرسەرمان و سەرچاومان. خۆتان ئەزانن تەبیعەتێکم هەیە ئەوەی ئەیڵێم جێبەجێیەکەم. ئەلێرە بەڵێنە دەم بە هەر هەمووتان. ساڵێکی تر بە ڤیدیۆ من نابینن، ساڵێکی تر لە خزمەتانە ئەبم، هەر بژین جەژنتان پیرۆز بێت سەرسەرم و سەرچاوم. ئاهەنگی جەژنی نەورۆز بە دروشمی نەورۆزی ئازادی و یەکێتی دیموکراتی لە ئەمەدی باکووری کوردستان بەڕێوە چوو. لە هەنگەکەیە پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پەکەکە خوێنرایەوە. ئۆجەلان ئاماژەی بۆ ئەوە کردووە بەردەوامی ململانیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووەتە هۆکاری تراژیدیای قوڵ بۆ گەلان. بەڵام ئەمڕۆ دەرفەتێک هەیە بۆ ئەوەی کلتور و باوەڕە جیاوازەکان جارێکی تر بتوانن پێکەوە بژین. پێویستە ڕێگەیەک بدۆزینەوە هەموو گەلوونەتەوەکان پێکەوە بژین. دەربارەی پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستانی شەڵێت پرۆسەی ئاشتی لە 27 شوباڵی 2025ەوە دەستی پێکردووە بە ئامانجی زیندووکردنەوەی بناغی یەکڕێزی گەلانی ناوچەکە. بە بەشداری هەزاران کەس لە ئامەد ئاهەنگی جەژنی نەورۆز بە دروشمی نەورۆزی ئازادی و یەکێتی دیموکراتی بەڕێوە چوو. لە ئاهەنگەکەدا پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەلایەن وەیسی ئاکتاش هاوڕێی زیندانی عەبدوڵڵا ئۆجەلان خوێندرایەوە. لە سەرەتای پەیامەکەدا ئۆجەلان ئاماژەی بۆ ئەوە کردووە ئەو شەڕانەی هەزاران ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵگیرساون گەورەترین گورجن لە کولتوری پێکەوە ژیانی گەلان و بەها و کولتورە هاو بەشەکانیان پشتگوێ دەخرێن.
جیاوازیەکان وەک هۆکارێک بۆ شەڕکردن سەیر دەکرێن. بەردەوامبوونی ئەو ململەیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئەمڕۆ بوونەتە هۆکاری تراژیدیای قوڵ بۆ گەلان. بەڵام ئەمڕۆ دەرفەتێک هەیە کولتور و باوەڕە جیاوازەکان جارێکی تر بتوانن پێکەوە بژین. سەبارەت بە پرۆسی ئاشتی ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەمڕۆ لاپەڕەیەکی نوێی هەڵدراوەتەوە. ڕێگا بۆ گەلانی ئەو ناوچەیە کراوەتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ئازادانە پێکەوە بژین. پرۆسی ئاشتیش لە 27 شوباتی 2025ەوە دەستی پێکردووە ئامانجی زیندووکردنەوەی بناغەکانی یەک ریزیە. لە بەشێکی دیکەی پەیامەکەی ئۆجەلان داهاتووە پێویستە باوەڕیان بەوە بێت کولتور و باوەڕەکان دەتوانن پێکەوە بژین و دەتوانن بەسەر ئایدۆلۆجیا تەنگەکانی نەتەوە پەرستیدا زاڵ بن و لەسەر بنەمای تێکەڵکردن ببنە یەک و پێکەوە هەبوون بنیاد بنێن. وتیشی نەورۆزی ساڵی 2026 بە هەموو شکۆمەندیەکەیەوە نێبوونەوەی ئەو مێژوەیە. نەورۆزی ئەم ساڵ و ساڵانی داهاتوو گرنگیەکی مێژوویان هەیە و جارێکی تر ڕۆڵی خۆی وەک سیمبولی یەکێتی دیموکراتی لەسەر تاسەری ناوچەکەدا دەگێڕێتەوە. باڕێگە نەدرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کولتور بنیاد دەنێت لەلایەن زلهێزە هەژمخوازەکانەوە بکرێتە گۆڕەپانی جەنگ. ڕاشگەیاندووە دەتوانن پێکەوە ئاستەنگەکانی ئەو کولتورە تێپەڕێن و نەخۆشیەکانی نەتەوە پەرستی و مەزەبی دەست لێبەر بدەن و کللتوری مێژووی یەکگرتنی هەزاران ساڵی نێوان گەلان بەهێزتر بکەن. ئەوە هیچ بربەستێک نامێنێت کە نەتوانین بەسەرێندا تێپەڕین. لە کۆتایی پەیامەکەیدا ئۆجەلان دەڵێت نەورۆزی 2026 یەکەم جارە گەلان بە گیانی تێکەڵکردنی دیموکراتی و ئاشتی و یەکریزی پیرۆز بکرێت. لە یەکەم ڕۆژی بەهار و ساڵی نوێی کوردی لەگەڵ خۆیدا شەپۆلێکی باران و هەورە بروسکەی هێنا. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر جوڵەی گەشتیاران هەبوو. بەوەی ناجێگیری کەشوهەوا ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو هاوینە هەواری دوکان و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانی چۆڵیان پێوە دیار بوو. هەرچەنە لایەنە پەیوەندیدارەکان ئامادەکاریان بۆ سەیران و گەشتی هاوڵاتیان و گەشتیاران کردبوو، بەڵام کەشوهەوا ڕێگەی نەدا هاوڵاتیان وەک پێوی سەردانی سەیرانگا و ناوچە گەشتیاریەکان بکەن. یەکەم ڕۆژی بەهارە و ئەم ساڵ سروشت ڕەنگێکی جیاوازی پۆشیوە. لێرە لە قەزای دوکان کە ناوچەیەکی گەشتیاری پارێزگای سلێمانیە یەکەم ڕۆژی بەهار بە باران و هەورە بروسکە دەستی پێکرد. هەرچەندە ئامادەکاریەکان تەواو کرابوون بۆ پێشوازی لە شەپۆلی گەشتیاران، بەڵام ناجێگیری کەشوهەوا ڕێگر بوو لەوەی ژمارەیەکی زۆری هاوڵاتیان سەردانی بکەن. لەخوا بەزابێ هەموو ساڵێک نەورۆزان کەوە بینەوانێ بەزیتر ئەم نەورۆزە تۆزە بارانەکە جێوی لێ تێگەین و هەنێ لە عیلەکان نهاتون لەبەر باران و سەرما، بەڵام لەخوا بەزابێ هەر هاتون وەجوەیەکمان و ئیشەڵا جۆمانێت تێک نەچێتە ئێوارە. خۆشەکە سوکار کە ئاوکۆ بێتەوە بە یەکەوە قەرەباڵخێکی ئاوە لە مناسەبە یەکاکۆ بینەوە جەژنێکی زۆر خۆشە و خۆشتری ژەبێ ئیشەڵا هەردوو جەژنەکە پێکەوە بوو لەخوا بەزیاو بێ و زۆر زۆر خۆشە و دڵمان خۆشە لەخوا بەزیاو بێ و دڵی هەموو کەسێ خۆش بێ و ئەم دنیامان بۆ خۆش بێ ئیشەڵا. بەلای منەوە کەشەکە زۆر خۆشە چکەیتێکم لەوانی حەزم عاشقی بارانم و جەژنی نەورۆزیشی کە لە جەژنە تایبەتەکان لەلای من و جەژنی ڕەمەزانی پیرۆزیشە هەردوو جەژنەکە فێرمانەکەن دڵمان پڕکەین لە خۆشەویستی، دڵمان پڕکەین لە میهرەبانی، هەموو پێکەوە لە کوردستانێکی ئازادا پێکەوە بژین. تەقەن من پێم خۆشە دەستخۆشی لە کارمەندانی کورسات بکەم، بەڕاستی جێدەستان دیارە لە هەموو بۆنەکانە خۆتان کردوێتەوە لە دڵی هەموو خەڵکە، دەستخۆشیتان لێکەم. ساڵانی ڕابردوو لەم کاتەدا لێرە شوێنێک بە بەتاڵی نەمابوو. شەقامەکانی دوکان و سێرانگاکانی دەوروبەری پڕبوون لەو هاوڵاتیانەی لە ناوچە جیاجەکانی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراقەوە دەهاتن، بەڵام ئەمڕۆ ژمارەی گەشتیاران زۆر کەمترە لەوەی چاوەڕوان دەکرا. ئەوەی کە هەیە بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخی کە دروست بووە ئەتوانم بڵم ئێستاش ڕێژەیەکی زۆر لە کابینە و کەپرەکان داواکاریان لەسەر نییە. ومێ دەکەین لە داهاتوە کەشەوە لەبار بێ بۆ ئەوی داواکاری بکەوێتە سەر ئەو شوێنانەش و نرخەکانیش بە حکمەوەی داواکاری کەمە هەروە خۆی و لەگەڵەوەشا لیژنەکانمان مطابعی تاوی ئەو شوێنانەکەن و ئیستیغلال لای شوێنێکی گەشتیاری قبول ناکرێت وەرە وڵاتێک هەستی کرد ئیستیغلال کراوە توانێت وەسڵەکەی پێشکەشی لیژنەکانی پشکنینی بەڕێوەبەراتیمان یا ئابووری قایم قامەتکە بۆی لێ پێچینەوە لەو شوێنە بکرێت. بەپێی بەدەرەچوونەکانی کورسات نیوز جیاواز لە دوکان ناجێگیری کەشوهەوا و بارانبارینی بەخۆڕ ڕێگر بووە لەوەی هاوڵاتیان ڕوو لە ناوچە گەشتیارەکانی تری سنووری پارێزگای سلێمانی بکەن. چاوەڕوان دەکرێت لەگەڵ ئاسایی بوونەوەی کەشوهەوا لە ڕۆژانی داهاتوودا هاوڵاتیان و گەشتیاران بەڕێژەیەکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیارەکان بکەن.
لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان و هاتنی سەری ساڵی کوردی هەفتەیەکە بارانبارین بەردەوامە بێت. ئەوە دەستی پێکردووە و هەتا یەکشەمەی داهاتوو ئینشاءالله بەردەوامە بێت. ئەم بارانبارینە شەستەی تایە، لێزمەی تایە، کاریگەری کردوتە سەر هاتنی گەشتیاران لە ناوەڕاست و خواروی عێراق. باوزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان چۆنە و چی کاریگەریەکی کردوتە سەر ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی ئامادەکاریەکی باش کراوە لە ناوچە گەشتیاریەکان. ئەچمە لای ڕێبازیوا لە سلێمانی و بڕیار محەممەد کە لە هەولێر و لەگەڵ مابن هەردووکتان جەژنتان پیرۆز بێت، خی گەورە مبارەکی کە ئیشەڵڵا هەر لە خۆشییا بن. ڕێباز لای تۆ دەست پێەکەم لە پشتەوە بزانام لە قلیاسان وەستایی بەس ئاگاو لێ بێ ئەو قوڕاوی پشتە زۆر خەتەرە. ئەم بارانبارینەی کە بەردەوامە بێ بە پێی پێشبینیەکانی کەشوهەوا تا یەکشەمەی داهاتوو هیچ کاریگەریەکی هەیە لەسەر هاتنی گەشتیاران لە ناوەڕاست و خواروی عێراقەوە؟ بەڵێ خاوەن جەژنی پیرۆز بێت. من دەمەوێت بە ڕێژەی بارانبارین و دواتر باسی گەشتیار و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانی شو بۆ بکەم. دیارە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی و شار و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانی ڕێژەیەکی زۆری بارانباریوە کە بە شێوەیەک دوێنێ لە سلێمانی لە کۆی ڕۆژەکە لە سعات نۆی بەیانی کە ئامارەکان بڵاو دەکرێتە بۆ نۆی بەیانی داهاتوو 41 ملیم باران باری بوو لە ماوەی 24 ساعتەوە بۆ ئەم ڕۆژ کە نۆی بەیانی ئەمڕۆ ئامارەکە بڵاو کرایەوە تا نۆی بەیانی با بڵێن کەشوهەوای سلێمانی ئامار بڵاو ناکاتەوە 23 ملیم باری بوو. لە سنووری پارێزگای سلێمانیدا شارە زۆر زۆرترین ڕێژەی بارانبارینی تێدا باری بوو کە 6 ملیم بوو لە ماوەی 24 ساعتی ڕابردووداوە. بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بارانبارینی ئەم ساڵکەین و بەراوردیکەین بە ساڵی ڕابردوو تا ئەم کاتێک کە من قسە دەکەم 726 ملیم باران باریوە، پار تا ئەم کاتە 304 ملیم باری بوو، واتە بە نزیکەیی 420 ملیم بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیاتر بارانباریوە و کاریگەرەکانیشی دەبینین لێرە و ڕێژە زۆرەی بارانبارینە هەر کاتێک کەویست بێت یەکسەر لە قلیاسانەوە کاریگەرەکەی دەرەکەوێت. ئەم شەپۆلی بارانبارینەی بەتایبەت لە چیای گۆیژە و ئەزمەڕ و بەشی سەرەوەی سلێمانی لێرە کۆ بێتەوە لە قلیاسان و ئەم ئاوا بە چەمی تانجەروا دەڕات تاوەکو دەچێتە دەریاچەی دەربەنی خانەوە. و ئەم بارانبارینەی کە لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا ڕووی لە هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای سلێمانی کردبوو، وای کرد کە هاوڵاتیان بە حەزەرێکی زیاترەوە لە ماڵەکانیان بێنە دەرەوە و بەشداری بۆنەکان بەتایبەت بۆنەی نەورۆز و جەژنی ڕەمەزان بکەن، بۆیە زۆربیان هەر یان لە ناو ئۆتۆمبیلەکانی خۆیاندا با بڵێن بە شەقامەکاندا دەگەڕان یان با بڵێن ئەو شوێنانەی کە شوێنی داخراون وەکو مۆڵەکان یان ئەوانەی کە لە دەرەوەی شار باخیانەیە چوون بۆ باخەکان ئەمڕۆ بۆ سەیران، واتە بە شێوەیەکی گشتی سەیرانگاکانی هەم قەرەداخ و هەم شار باژێر و دوکانیش بە ڕێژێکی زۆر زۆر دەتوانین بڵێن چۆڵی پێوە دیار بوو، چونکە هاوڵاتیان بەهۆی ناجێگیری کەشوهەوە نەیانتوانی کە ئەمڕۆ بە بڵێن یەکەم ڕۆژی وەرزی بەهارە و یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیە نەیانتوانی بچنە ناوچە گەشتیاریەکان، واتە کاریگەرەکەی بە شێوەیەکی بەرچاو دیار بوو و ناوچەکانی دەوروبەری سلێمانی کە ناوچەی گەشتیارین بە ڕێژەیەکی زۆر چۆڵ بوو، بەڵام هاوڵاتیان بەم شێوەی کە لە دیمەنەکاندا دەردەکەوێت لە ناو ئۆتۆمبیلەکانی خۆیان دەسوڕێنەوە بە شەقامەکان لە ترسی بارانبارین و دەیانەوێت هەرچۆنێک بێت لە ماڵەکانیان بێنە دەرەوە و چێژ لەم ژینگە جوانەی بەهار و لەم کەشوهەوا خۆشەوە وەربگرن. ڕێباسی زانیاریەکە هەیە، هیچ زانیاریەک هەیە دەربارەی کۆرنیشەکی پشتەوەکەی تەواوە بێت؟ خاوەن خۆی ئەمەی کە لە پشتی منەوەی ئەمە کۆڕیشی دەواازەی شارە، مەبەستم ئاوەکەیەتی شوێنی ئاوەکەی کە بینین بە ڕێژەیەکی زۆر مەبەستم ئاوەکەی بوو. بەڵێ ئەم کۆڕیشە دیارە لە 5 زۆن پێک دێت، ئەگەر هاوکارم لەگەڵم بێت کامێراکەم سوڕێنە بۆ ئێرە ئەمە بەشی 2-3 پێم وابێت ئەم زۆنەیە کە دەبێت بە ناوچێکی گەشت و گوزاری و کۆڕنیشێکی گەورەتر دەکەوێتە بەرامبەر پارێزگای سلێمانی، واتە بە ئاراستەی سەرچنار
ئێرە ڕۆژانە بە بەردەوامی کاری تیاکرێبەوەی لە چەند شوێنێک کۆڕیشی ئاوەکەی با بڵێن زوو تەواو بکرێ بەڵام بەوەی چەند شەپۆلی ڕابردووی بارانبارین و ئەم لافاوە زۆرە بەشێکی زۆریە و شوێنایی کە کاری تیاکرابوو ئەو با بڵێن چەو لم و قڕولیتەی کە لەم لێرە هەبوو پاکرابەوە بۆی ئامادەکرێ ژێرەوەی کۆکرێت کرێ لافاو بردوێتی ئێستا ڕێژێکی زۆری قڕولیتەوە چەو هاتۆتەوە ناو چەمی قلیاسانەوە بۆیە هەرچەندە تیمەکان ڕۆژانە بە بەردەوامی خەریک بوون لە کارکردن بەڵام تا ڕادێک کارەکانی ئەوانشی خاو کردوێتەوە چاوەڕوان دەکرێت لە دوای جەژن کە کەشەوە خۆش بۆ ئەو کۆمپانیای کە سەرپەرشتی ئەم کارە کات بە بەردەوامی کاری تیا بکات بۆی بتوانن لە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵی داهاتوودا تەواوی بکەن. ئینشەڵڵا ڕێبازیوە لە سلێمانیەوە گەدیمەنەکانمان بۆ بگوازی تۆ سپاس دەکەم مەشمە هەولێر بڕیار محەممەد بڕیار خۆی گەورە مبارەکی کات دووبارە جەژنی پیرۆز بێت. ئەم بارانبارینە ئەم شەپۆلی ڕووی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردووە کاریگەری کردووەتە سەر هاتنی گەشتیاران بۆ هەولێر. خاوەن سڵاوت لێ بێ و جەژنت پیرۆز بێت. بێگومان دوو هۆکار هەبوونە کە وای کردووە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمترین ڕێژەی گەشتیار ڕوو لە پارێزگای هەولێر بکات. یەکێکیان ئەو مەترسیانەیە کە لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتەی ڕابردوو بۆی ئەو هێرشە درۆن و موشەچیانەی کە لەسەر ئاسمانی هەولێر هەبوونە بە بەردەوامی ئەمە یەکێک بۆ لە هۆکارەکان. هۆکاری دووەمیشیانەوەیە کە پێشووتر بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بۆ من لە زەزانی هەرێمی کوردستان ڕایگەیاندە بوو کەوا شەپۆلێکی بەهێزی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە یعنی ئەمڕۆژ لە سەیرانگاکان کەمترین هاوڵاتی سنووری پارێزگای هەولێر و تەنانەت گەشتیاریش لە سەیرانگاکان دەبیندران. جا دەمەوێت بچمە سەر ئامار و ڕێژەی بارانبارین لە ماوەی 24 ساعتی ڕابردوو هەروە تاوەکو ئێستا لە سەرەتای وەرزی بارانبارینەوە بە گوێرەی ئەو ئامارانەی کە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی هەولێر بڵاوی کردوتەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوو 24 ملیم پوین 2 ملیم بارانباری وە لە ناو سنتەری شاری هەولێر. هەروەها لە سەرەتای وەرزی دابارین تاوەکو ئێستا زیاتر لە 407 ملیم بارانباریوە ینی ئەمانە هەمووی جیاوازترە لە ساڵانی ڕابردوو. ڕێژەی بارانباری بەراورد بە ساڵی ڕابردوو 4 هەندە و 3 هەندە زیادی کردووە. دەمەوێت لەسەر وادەی کۆتایی هاتنی شەپۆلەکەش هەندێک زانیاری دیکە بخەمە ڕوو بە گوێرەی وتەکانی شارەزایانی کەشناسی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئاماژەیان پێکرد بوو کەمێک بەر لە ئێستاش خۆم قسم لەگەڵیان کرد باسییان لەوە کرد ئەو شەپۆلی بارانبارینە تاوەکو کۆتایی ئەم مانگە بەردەوام دەبێت بە تایبەتی لە کۆتاییەکانی ئەم هەفتەیە شەپۆلەکە خێراتر دەبێت بە تایبەتی ڕۆژی چوارشەمە و پێنجشەممە لەگەڵ بەیانیش شەپۆلەکە کاریگەریەکانی لەسەر ئاسمانی هەرێمی کوردستان زیاتر دەردەکەوێت ڕێژەی بارانبارین زیاتر دەبێت هەر بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانی هەولێر ئاگداری هاوڵاتیانی کردوتەوە کە لە چەند گەڕێکێک و چەند کۆڵانێکی هەولێر مەترسی کۆبوونەوەی ئاو هەیە بە تایبەتی لە گەڕەکی تەیراوە هەروەها شەقامی 6 مەتری لە گەڕەکی هەولێری نوێ لە گەڕەکی ڕاستی هەروەها چەند شوێنێکی دیکەش هەن کە هەموو ساڵێک کێشەی کۆبوونەوەی ئاویان لێ دەبێت لە سنووری دارەتوو هەروەها بنسڵاوە کەسنەزان هەروەها ڕێگای پیرمان ڕێگای خەبات ینی ئەمانە هەموو ئەو شوێنانن کە مەترسی کۆبوونەوەی ئاو لافاویان لێ دەبێت ئەگەر بۆ بینەران و بیسەرانی کوردستان نیوزی ڕووکەنەوە کۆبوونەوەی ئاو جیاوازە لەگەڵ لافاو ئێستا بۆ نمونە لافاو وەکو ئەوەی کە لە قلیاسان ئەیبینیت ئەو ئاوە زۆرەیەت شتەکان لەگەڵ خۆیان ڕاماڵێت و ئەڕوان ناوەستێت ئەوەی کە تۆ باسێکی مەبەستی لە کۆبوونەوەی ئاوە زێرابەکان گیراون ئاوەکە کۆ ئەبێتەوە و ناڕوات دەرچەیەکی نییە ناکۆبوونەوەی ئاو بە شێوەیەکی دیکە بە نمونە ینی لە گەڕەکەکان کۆڵانەکان پڕ ئاو دەبن ئەو منهۆلانەی کە دروست کراون ئەو زێرابانەی دروست کراون توانای هەڵگرتنی ئەو ئاویان نییە کاتێکە و ڕێژە بارانبارینە زۆرە دەبارێت بۆیە ئاو کۆ دەبێتەوە بەڵام بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان بۆ هەردوو ئەگەرەکە ینی پێشبینیان کردووە هەم تەواوی تیمەکانیان خستۆتە حاڵەتی ئامادەباشی هەم بۆ کۆبوونەوەی ئام هەم بۆ لافاویش ئەو گەڕەکانی کە باسیشم کرد بۆیە ژمارەیەکی پەیوەندیان داناوە داوایان لە هاوڵاتیان کردووە لە هەر حاڵەتێکی دروستبوونی لافاو لەگەڵ کۆبوونەوەی ئاو دەتوانن پەیوەندی بەو ژمارە بکەن کە من ئێستا دەیخوێنمەوە 0750 958 38 ئەمە ژمارەیەکی سەرۆکایەتی شارەوانی هەولێرە ئەگەر دووبارەی کەیتەوە بۆی خوا نەخواستە ئەگەر بەشێک لە گەڕەکەکانی هەولێر ئاویان تیەکەوە بۆ یان لافاو ڕووی تێکردن بتوانن تەلەفۆن بۆ ئەو ڕقەمە بکەن و بەهانانەوە چەند دووبارەی کەیتەوە سپاس دەکەم 0750 958 38 ئەمە
ژمارەیەکە هی بەڕێوەبەرایەتی شارەوانیە کە تایبەتە بە سنووری پارێزگای هەولێر واتە لە تەواوی سنووری پارێزگای هەولێر بە تایبەتی ئەو سەرۆکاتی شارەوانیەکانی دیکەش بەنمونە لەگە شوێنێک سەرۆکاتی شارەوانی خەبات هەیە بنەسڵاوە هەیە دارەتوو هەیە ئەمە هەمووی ژمارەی پەیوەندی تایبەت بە خۆیان هەیە بەڵام ئەم ژمارەیە وەکو ژمارەیەکی فریاکەوتنە واتە لە هەموو شوێنێک لە سنووری پارێزگای هەولێر دەتوانرێت پەیوەندی بەو ژمارەیەوە بکرێت لە کاتی دروستبوونی هەر حاڵەتێک بۆ ئەوەی ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکایەتی شارەوانی هەولێرەوە ئەو بەڕێوەبەرایەتی یاخود ئەو شوێنێکە دەکەوێتە سنووری هەر بەڕێوەبەرایەتی شارەوانیەکی دەوروبەری هەولێرە یاخود ناو هەولێرە ڕاستەوخۆ پەیوەندی بەو تیمانەوە دەکرێت دەمەوێت ئاماژەش بۆ بکەم لە یەکەم ڕۆژی جەژنەوە تەواوی تیمەکانی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەولێر خراونەتە حاڵەتی ئامادە باشی بۆ هەر ئەگەرێک یعنی لە ماوەی ئەو تاوەکو کۆتایی ئەم مانگەش کاتێک ئەو شەپۆلە بەردەوامی دەبێت ینی بەردەوام بەلێزمە نابارێت بەڵکو دوو ڕۆژ جارێک باران دەبارێت دواتر خۆش یەکاتەوە کەشەکە هەندێک ئارامتر دەبێتەوە ئەو شەپۆلە کاریگەریەکانی کەمتر دەبێت دواتر ڕاستەوە خۆش شەپۆلەکە کاریگەریەکانی زیاتر دەبێت بەڵام لە کۆی تەواوی ئەو شەپۆلە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە شەپۆلەکە بەهێزتر دەبێت لەگەڵ بەیانیش دوانی وەڕۆکەی شەپۆلەکە زیاتر کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دەردەکەون و بارانی بەلێزمە لەو سنووری پارێزگای هەولێر و بە تایبەتیش ئەو گەڕەکانەی کە وەکو ئاماژەم پێکرد کە مەترسی کۆبوونەوەی ئاو لافاویان لێ دەکرێت زیاتر لەو سنوورانە ڕێژێ بارانباری تۆ ناوی گەڕەکەکانی بەربەس منە مێ پرسیارێکە لێ بکەم بڕیار ئەو گەڕەکانی کە باسییانەکەی گەڕەکە کۆنەکانی هەولێرن یان گەڕەکە تازەکانی هەولێرن خاوەن بەشێکیان گەڕەکی تازن و بەشێکی دیکەشیان گەڕەکی کۆنن بەنمونە گەڕەکی تەیراوە کۆنە ئێستا نییە بەڵام ئەو کێشەیە هەموو ساڵێک ڕوبەڕووی دانیشتوانی بەشێک لە گەڕەکەەکانی تەیراوە دەبێتەوە تاوەکو ئێستاش نەتواندراوە چارەسەری بکرێت بەنمونە ئەوە گەڕەکی تەیراوە بازاری تەیراوە بە هەمان شێوە کێشەیان هەیە شەقامی 6 مەتری لای یاریگای فەرەنسا هەریری نێودوڵەتی لەوێش هەر بە هەمان شێوە کێشە هەیە ینی گەڕەکی هەولێری نوێ گەڕەکێکی تازەیە ینی لەو چند ساڵەی دواییدا بەشێکی دروست کراوە ئەو بەشێک کە دروست کراوە ئەو کێشەی هەیە کە چەند پۆندێک و بە شێوەیەکی گشتی چەند کەندێک لەوێ هەن کە ئاویان لێکۆ دەبێتەوە شەقامەکانیان بە شێوەیەکی ستاندەر دروست نەکراوە بەردەوام کێشەی ئاویان لێ دەبێت بەنمونە گەڕەکی ڕاستی نوێ کە ژێر پردی 120 مەتریە کە ئەوێش کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە هەموو ساڵێک ئەوێت ڕۆبەڕووی ئەو کێشەیە دەبێتەوە ئەو سایدەی کە لە ڕێگای کەرکووکەوە داخلی هەولێر دەبێت و دەچیتەوە سەر شەقامی 120 مەتری لەگەڵ هەر شەپۆلێکی بارانبارین ئەمە ئاستەنجی هاتوچۆ دروست دەکات ینی ئەوە لە دارەتووی نوێ بە هەمان شێوە ئەو گەڕەکەش تازە نییە زۆربەی ئەو گەڕەکانە کە کێشیان هەیە تازە نین و گەڕەکی کۆنیش نین ینی بە شێوەیەک دەتوانم بڵێم هیچ چەند ساڵێک بەر لە ئێستان دروست کراون بەڵام ئەو ئاوەڕۆیانێک کە دروست کراون بەرگەی ئەو یاخود ئەو بارانە بەلێزمەیە ناگرێت کاتێک کە شەپۆلێکی بارانبارینی بەهێز ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە ڕاستەوخۆ کۆبوونەوەی ئاو سەنجارێکی دیکەش لافاوی لێ دروست بووە بۆتە هۆی ئەوەی کە زیان بە ئەو گەڕەکانە و بەو ماڵانەش بگەنێت کە لەو گەڕەکانە بڕیار محەممەد لا هەولێر و لەگەڵمان نابووی سپاس بۆ تۆ بۆ ڕێبازیوا کە لە سلێمانی و لەگەڵمان نابوون ڕاستەو خۆش مە حەسەکە کورد و عەرەب کێشە کەوتوەتە نێوانیانەوە بەهۆی شکاندنی ئاڵای یەکتری بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ڕاستەوخوا موهەنەد ئیبراهیمی پێامێرمان لە حەسەکەەوە لەگەڵمانە موهەنەد جەژنێ پیرۆز بێت خۆت و کوردانی ڕۆژاوا هەل لە خۆشییا بن ئیشەڵڵا ئەم گرژی و ئاڵۆزی لە نێوان کورد و عەرەبە ڕوویاوە هۆکارەکەی شکاندنی ئاڵای یەکتریە یان هۆکاری قوڵتر هەیە و لە پشت ئەم ڕووداوی ئەمڕۆ ڕوویداوە ئێوار باش نەورۆز پیرۆز بە دیارە و دە ئاداران دە هەرتم ئێشا کوردان دبان ڕۆژاندەلیکێلەکە ئەو قەشادی و کێبخۆشیە بان ڕۆژên بەژینێ دە ئێشاوان ژێ لەو ڕاجی بتایبەت هیرۆ پشتی بەڵابوونا ڤیدیۆیەکی یا داخستنە ئالا سووریایە ژالیە گەنجێکی لە کۆبانیە بتایبەت لە کۆبانێ ئەم دەکارن بێژن ئەو دیاردە ڕاستەوخوا هێزن ئاسایشێ دەسوەردان کردن و ئەو گەنج جەهانەکە گرتن و وەکو بێژە فرێکارن ئەولەکاری بەرامبەری ویش بۆ دادگەهێدە پێک ئانی لێ ئەو یەک ژە ئالیە عەرەبن هاوردە بتایبەت هەروساژی بەشێکی ئەمن العامیە گرێدای حکوومەتا سووریە هم لە عەفرین هەروسا هم لە شابە هەمژی لە شێخ مەسعود و ئەشرەفیە پێکات کۆلۆراژی بتایبەت حەقارەت لە دژی کوردان پێکات بتایبەت دەستدرێژی لەسەر
جنین کردا پیکات ام دکان بجن سمبول و نیشان و پوسترین کردا به تایبت آل وانا که به تایبت آل کردستان گوره هات شوطاندی لکلا کاوجی آل کردستان خصم برلنگان دل بر علباده جو و کم دکاجین سفکایی به کردان و سمبول کردان گرنجی او یک دروجا نوروز دجالی عربن هاورده پیکات لعفرين هروساجي لشيخ مقصود الاشرفيه وناكيجي لو راجي ايرو اب حموجي نتني عفرين قال كردن لحسك البيشا ام دكارن بيجن مبنى محافظه كيومبونو لفرجي ام دكارن بيجن او كيرونو هروساجي رفتار ان نيجاتيف جاليه عربن هاورد انغو مستوطنين كوجي نخل كيوان دران نخل كعفرين كل برانبرا كردا دكن بروتستو دكن رفض دكن لو راجي ايرو او دكارن بيج هجماره كمازن جخلكي ببوسترن آلین کردام دکارم بیشن لبرجی که کدیار دبیجی کم بونو راستو خو ج پارزگاه حسکین ها دخوازم کو دستوردان که لازگین هر روز آجیش بو ریوبر آسایش برز محمود خلیل دخوازم کو راستو خو دستوردان بکن چوب این حال گوری زانیاری کردسات نیوز لعفرین هر روز آل شیخ مسعود و اشرفیه جی ریبندن کنترل انگو حواجز امن العام تین رای کرنج بو کو او عربن کو ام دکارم بیشن مستوطنین درباز بینو او تکه ناوا گواشه که پر خطر برانبری کردان راستو خود چم گل کوچبرین عفرین جوان بپرسم لعفرین نهار روش چاوه هیرو چی بو ام جی وقت کوچبرین عفرینه هیرو ام نور حاضر بینه تو بینه ام به ایریشی گل عفرینه چه بیه در روزا نوروز دا ام به تشتی شرمزار دکن هیرو برگو ام گله کرد ام نورنه هیرو تشتی عفرینه دا بیه ام تجاریان قبیل ناکن هیرو ام وقت گله کرد ام وقت گله عفرین ام نور کن بینه ام به آله به رنگی ام هاتنه ام دخوازیه جه همی ونه عفرین ونه انکار او دکن ام جه نارزینه ام دخوازن هفنه عفرین دا درک هفن گله کرد لعفرینه تنه با آله خو با رنگ خو به نوروز دا کیف خوشی خو وینه زمان ام جی وقت گله عفرین هرتم ام حاضر بن و ام آماده بن ام جبو عفرینه ام جانی خوشی فدا بکن اول چیه ایرو نوروز ایرو جیه شادی که خوشی لعفرین ایسان بیشه روبرو مانه لعفرین نها چه هیه اون چه تبیزن چه جوار بیشن قسمو مروبه والورا توانی بیسری دنکی میوانه کوبین مهند ابراهیم راستو خوله حسک و لگمان ابو سپاس بوتو سر رای بارانی بەلێزما هەنگەکانی نەورۆز لە چەند شارێکی باکوور و ڕۆژاوای کوردستان بەڕێوە چوو بە بەشداری زیاد لە ملیۆنێک کەس ئاهەنگی نەورۆز لە ئامەد بەڕێوە چوو کەسایەتی و سیاسەتمەدارانی باکووری کوردستانیش جەختیان لە بەدیهێنانی ئاشتی لەو بەشەی کوردستان و پاراستنی دەستکەوتەکانی کورد لە ڕۆژاوا و هەرێمی کوردستان کردەوە لەیلا زانا لە ئاهەنگی نەورۆزی ئامەد وتی کورد لە ڕۆژاوای کوردستان بە بەرگریەکی قارەمانانە پەیامی خۆی گەیاند و ئێستا پێویستە دەسەڵاتداران داوا ڕەواکانی کورد جێبەجێ بکەن و ئیلهام ئەحمەدیش لە پەیامێکە هیوای خواست ساڵی نوێ ببێتەمایی بەدیهێنانی مافەڕەواکانی کورد لە هەموو کوردستان. سلام مەهاباد کرمانشاه و مەریوان سلام هەولێر سلەیمانی و هەلەبجە لە ئامەدی باکووری کوردستان و لە کۆبانێ و دێرێک لە ڕۆژاوای کوردستان سەرەڕای بارانبارینی زۆر بەڵام گەنج و لاو و پیری کورد بە ژن و پیاوەوە بە جۆش و خرۆشەوە بەشداریان لە ئاهەنگەکانی نەورۆزدا کرد. زیاتر لە 1 ملیۆن کەس لە نەورۆزی ئامەد بەشدار بوون و بە گوڕوتینەوە دروشمیان بۆ ئاشتی وتەوە. ژمارەیە کەسایەتی سیاسی کوردی لە هەر چوار پارچەکەی کوردستان پەیامیان لە نەورۆزی ئامەد بڵاو کرایەوە و هەمووان جەختیان لە پاراستنی یەکڕیزی کورد و پاراستنی خاک و نیشتیمانی کوردستان کردەوە. لەیلازانە لە نەورۆزی ئامەد وتی گەلی کورد بە پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان پەیامی خۆیدا بە گوێی هەموواندا بۆیە ئەوەی ماوەتەوە پێویستە لایەنە سیاسەکانی کورد و دەسەڵاتدارانی ناوچەکە داوا ڕەواکانی کورد جێبەجێ بکەن. بە هەلوەست و سەکنا خۆ بەیامێ خودایە ئالیێمەی سیاسی وەگوتیەک و ئەم یەکن ئەم کوردن ئەم خودی مافن وەک گەلێ جیهانێ هەمی ji ber vê we wezîfa xwe erka xwaniye cî ji îro pê da siyaseta Kurd jî diwarê fermî da
نجی اگر امیرو جبه تاخده ئایلا ئاکات سیاسەتمەدار و چالاکوانی باکووری کوردستان لە نەورۆزی ئاماد وتی ئەوەی بەدی هاتووە بە تێکۆشانی بێوچانی کورد بووە و هەر بە تێکۆشانیش کورد دەگات بە ئاشتی و ئازادی. ئەگەر ئەمیرۆ جبێ تاخێدە لە ناو ئازادیێدە نەورۆزی پیرۆز دکن هەر کەس دەزانێ کێ بسایێدێ تێکۆشینا گەلێ کورد و بەدەلێکی مەزن دانینە ئەم بێ دەزانن. پەیامی ئیلهام ئەحمەدیش هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە نەورۆزی ئامەد پەخشکرا و تێیدا ڕاگەیاند کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە قۆناغێکی زۆر قورس و هەستیاردا بە یەکڕێزی توانی ڕۆژئاوای کوردستان و دەستکەوتەکانی بپارێزێت و ئەو پلانەیان پوچەڵ کردەوە کە ویستیان کورد لە مافەکانی بێبەش بکەن. ئاماژەی بەوەش کرد کورد بووەتە خاوەنی هێز و باکووری کوردستان ڕۆڵی گرنگی لە پێگەی ڕۆڵی کورد هەیە. ئیلهام ئەحمەد ئاواتی خواست ساڵی نوێ ببێتە ساڵی بەدیهێنانی مافە ڕەواکانی کورد. نەوروزە جڤاکە کوردستانê bi temamî gelên kulser axa Kurdistanê jiyan dikin em di wê baweriyê dane ku avakirin dibe merhela herî zehmet ji şûreçê em li Rojavayê Kurdistanê di merhela avakirinê dane her wiha li Bakurê Kurdistanê jî merhela avakirinê ye beşê Kurdistanê din jî diva merhelên alîkî da şûreçkirin e alîkî da jî avakirin e. لە دێرک و کۆبانێ لە ڕۆژئاوای کوردستانیش ئاهەنگی نەورۆز بەڕێوەچوو لە زۆربەی پەیامی لێپرسراوان و سیاسەتمەدارانی ڕۆژئاوای کوردستان و سووریا جاخت لە یەکڕێزی و ئاشتی کرایەوە و محەممەد ترکۆ وەزیری پەروەردەی حکوومەتی سووریا لە پەیامێکیدا بە زمانی کوردی پیرۆزبایی نەورۆزی خۆی کرد. جژنا هەمووکە پیرۆز بێ ئیرۆ ئەم گەلێکی تێف و خەشن ئەم جارە یەکەمین جژنا نیرۆزی جژنێکی نەشتەمانی سووری تەبدا و ئەم عیدەوە قسە پیرۆز دکەن. لە دامێنی قەندیل بە بەشداری هونەرمەندان و جەماوەرێکی فراوان لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئاهەنگی جژنی نەتەوەیی نەورۆز بەڕێوەچوو قەندیل ئەم ساڵیش سەلماندی تەنها جوگرافیایەکی سەخت نییە بەڵکو شوێنی کۆبوونەوەی ئەوانەیە کە خەون بە بەیانیەکی ئازادەوە بینن ئامادەبووان جەختیان لە یەکێتی نەتەوەیی کردەوە و پەیمانی بەردەوامیان بۆ خەباتی ئازادی نوێ کردەوە. لێرە لە دامێنی چیاسەرکەشەکانی قەندیل ئەو شوێنەی کە هەربەرد و تاشە بەردێکی گەواهی مێژوویەکی پڕ لە بەرخودان و شکۆن کوردانی هەر چوار پارچەی کوردستان بە گڕوتینی ساڵانی پێشووترەوە جەژنی نەتەوەی نەورۆزیان پیرۆز کرد. بناری قەندیل ئەم ساڵیش بووە قیبلەنمای هەزاران تینووی ئازادی کە لە دوور و نزیکەوە بۆ نوێکردنەوەی پەیمانی نیشتیمانی ڕوویان تێکرد بوو. شەرەڕاوی لە نێو هەموو ڕاوان نەورۆز تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی وە بە تایبەت لە قەندیل زۆر تایبەتترە لەبەرەوەی لە سەرکەشەکانی قەندیل لەژێر بارانی ڕەحمەتی خوایە ئەم نەورۆزە ئەم ئاگراکرێتەوە بەڕاستی خۆی مەعانایەکی جوانە بەخشێت. ئەوەی ئەم ساڵ ڕەنگوبۆیەکی تایبەتی بە ئاهەنگەکە بەخشی بوو ئامادەی هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان بوو. ئەوان بە دەنگە ڕەسەنەکانیان و ئاوازە نیشتیمانیەکانیان بێدەنگی چیاکانیان شکاند و جۆش و خڕۆشێکی بێوێنەیان خستە ناودڵی ئامادەبووانەوە. گۆرانیەکانیان تەنیا مۆسیقا نەبوون بەڵکو سرودێک بوون بۆ یەکێتی نەتەوەیی کە لەگەڵ هەر هەنگاوێکی هەڵپەرکەی جەماوەرەکەدا لەرینەوەی ئازادیان دەخستە ناو جەستەی قەندیل. سەرڕاینا لەباری کەش و هەوا سەرمای تاقەت پڕوکێن و بارانە بەردەوام و بە خوڕەکەی بنار
هیچیان نەبوونە ڕێگەیەر لە بەردەم شەپۆلی جەماوەر و گەنجان بە جلی ڕەسەنی کوردەواریەوە لە ناو سروشتە دڵڕفێنەکەدا تابلۆیەکی یەکگرتوویان کێشا کە تێیدا سنوورە دەستکردەکان بوونیان نەمابوو. ئەم ڕۆژەی پیرۆز لە تایبەت لە هەموو شەهیدەکان پیرۆزەکەم بە تایبەت سەرۆک ئاپۆ ڕۆستان پیرۆز بێ و هەموو ساڵێکی کێ بۆ خۆشی بێ. من قەندیلی کوردستانم. نەورۆزی قەندیل تەنیا هەنگێکی ئاسایی نییە، بەڵکو مەشخەڵێکی داگیرساوە لە ناودڵی هەموو کوردێکدا و پامێکی سیاسی ڕوونی هەیە بۆ جیهان کە کورد یەک نەتەوە و یەک ئامانجا. ئەم کەرنەڤاڵە جارێکی تر سەلماندی کە قەندیل تەنها جوگرافیایەکی سەخت نییە، بەڵکو نیشتیمانێکی کراوەیە بۆ هەموو ئەو کەسانەی ئامانجیان ئازادیە و خەون بە بەیانیەکی ئازادەوە دەبینێن. خالید ئەحمەد، کورسات نیوز، قەندیل. میدیاکانی ئێران ئەڵێن بنکەی ئەتۆمی نەتەنز لە پارێزگای ئەسفەهان بردومان کراوە و ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێرانی شەڵێت دوای هێرشەکە تێکشکێنراوە تیشکدانەوە ڕووی نەداوە و دزەکردنی تیشکی ئەتۆم تۆمار نەکراوە. سوپای ئیسرائیل دەڵێت چەند پێگەیەکی سەربازی و کارخانەی دروستکردنی موشێکی ئێرانیان بردومان کردووە و چەند پێگەیەکیشیان لە تاران و خوزستان بردومان کردووە. سوپای پاسدارانی شەڵێت شەپۆلی 72 هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردووە. میدیای ئێران بڵاوی کردوتەوەڵێت فەرماندەیەکی سوپای پاسداران لە پارێزگای ئازەربایجان و 15 فەرماندەی بەسیج بەهۆی بردومانی ئیسرائیل و ئەمریکاوە کوژراون. دەربارەی ڕەوشی وڵاتانی کەنداویش سوپای کوێیت دەڵێت ئەمڕۆ 9 موشەکی بالیستی و 4 درۆنیان تێکشکاندووە و خراونەتە خوارەوە. وەزارەتی بەرگری سعودیە شەڵێت ئەمڕۆ 5 درۆنی ئێرانیان لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەیان تێکشکاندووە. لە پرساوێکی بەڵای ئەمریکا ئەڵێت هەواڵگری ئەمریکا و ئیسرائیل زانیاریان هەیە کە موشتەبا خامنەئی لە ژیانایە، بەڵام دەرنەکەوتنی ئاماژەیەکی مەترسیدارە بۆ ئێران. پێگەی ئەکسیۆس لە زاری لە پرساوێکی ئەمریکاوەڵێت ئەمریکا و ئیسرائیل زانیاری هەواڵگریان هەیە کە ئاماژە بۆ ئەوە کات هێشتا موشتەبا خامنەئی لە ژیانایە، بەڵام هیچ بەڵگەیەکیان نییە لەبارەی ئەوەی موشتەبا خامنەئی فەرمان دەرەکات یان کەسانی تر. باسی لەوەش کردوە دەرنەکەوتنی موشتەبا خامنەئی ڕێبەری نوێی ئێران لە جژنی نەورۆزە ئاماژەیەکی مەترسیدارە و ئاماژەیە بۆ ئەوەی ئێران تووشی قەیرانی سەرکردایەتی بووە. ئەو لێپرساوە ئەمریکی ئاماژەی بۆش کردووە کوشتنی لاریجانی بۆ شایی دەسەڵاتی لە ئێران فراوانتر کردووە و سوپای پاسداران خەریکی پڕکردنەوەی ئەو بۆشاییەیە. ئەدمیرال براد کوپەر فەرماندەیی ناوەندی ئەمریکا سێنتکۆم ئەڵێت لە 3 هەفتەی ڕابردووە زیاد لە 8,000 ئامانجی سەربازی ئێرانیان بردومان کردووە و لە ناویانە 130 کەشتی بردومان کراون. ئەژڵێت تەنها 2 ڕۆژ لەمەوبەر سوپای ئەمریکا درێژترین هێرشی مەیدانی لە مێژووی خۆیان ئەنجام داوە. ئەوەش بە بەکارهێنانی موشکێکی جیاواز لە ژێرخانی سەربازی کە ژێرخانی سەربازی ئێرانی لەناو بردووە. ئەژڵێت تواناکانی شەڕکردنی ئێران بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و توانیویانە بنکەکانی پاڵپشتی هەواڵگەری و ڕاداری موشەکی تاران تێکپشکێنن کە بەرپرسیار بوون لە چاودێریکردنی جوڵەی کەشتیەکان. ئەژڵێ بەردەوامن لە لەناوبردننی هەڕەشەی چەندین دەیەی ئێران بۆ سەر هاتوچۆی ئازادی بازرگانی لە گەڕووی هورموز. لە ئێستادا توانای تاران بۆ داخستنی گەروەکە پاشەکشەی کردووە. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێم لە لێدوانێک ئاڵێت لە سەرەتای هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان تا ئێستا 28 کەس بریندار بوون. ئەوانش بەشێکیان هاوڵاتی هەرێم و بەشێکی تریان لە ئەندامانی هێزەکانی هاوپەیمانن. هاوڵاتیەکی هەرێمی کوردستانی شەهید بووە کە کارمەندی هێزەکانی ئاسایشی فڕۆکەخانەی هەولێر بوو. تا ئێستا 28 بریندار کە هەمووی دانیشتوی هەرێمی کوردستان نەبووە، بەشێکیان بینیتان کە هێزەکانی هاوپەیمانان بوون و بەشێکیان هاوڵاتیانی مەدەنی بوونە، بەداخەوە کە یەک شەهید هەبوو وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان کە شەهید وڵات لە هێزەکانی ئاسایشی فڕۆکەخانە بەداخەوە پێشگەیشتنی بە نەخۆشخانە و لە شوێنی ڕووداوەکە گیان لە دەستدان هەبوو
و ئەوانی تر هەمویان حالەتی زۆربیان باری سوک بووە هاوڵاتیان بەهۆی بەرکەوتەی ئەو تێکشکاوە یان ئەو تەنانەی لە تێکشکانی موشک و درۆنەکان بەردەبێتەوە بەخۆی شکانی دەنجی یعنی لەگەڵ دەنجی بەهێزی ئەو تەقینەوەی جامە یان سەقفسانەوی بووە بەربۆ تۆ برینی سوک و سادە بووە هەندێکیان برینی مام ناوەند بووە نەشتەرگەری پێویست بووە بەڵام بە شێوەیەکی گشتی حالەتی هەمویان زۆر باش بووە و هەر هەمویان دەرچوونە نرخصانەوە لە ماڵەوەن و هیچ حالەتێکی باری تەندروستی خراپ نییە لە ئێستادا لە نرخخانەکاندا. دەستگای هەواڵگری نیشتیمانی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردووەتەوە ئەڵێت لە سەعات 10 بەیانی ئەمڕۆ دەوروبەری بارگای دەستگای هەواڵگری نیشتیمانی عێراق لە بەغا کراوەتە ئامانج و بەهۆیەوە ئەفسەرێکی کوردی دەستگاکەش کوژراوە. هەواڵگری نیشتیمانی عێراق ئەڵێت هێرشەکە لەلایەن گروپە لە یاسا دەرچووەکانەوە کراوە. دەستگای هەواڵگری نیشتیمانی عێراق ئەڵێت ئامانجی ئەو هەوڵە شکست خواردووە بەکخستنی هەوڵەکانمان بووە بەڵام جەختەکەینەوە لەوەی پابند دەبین بە جێبەجێکردنی ئەرکەکانمان. دەستگای هەواڵگری نیشتیمانی ئەڵێت بەردەوامە بین لە ڕاوەدوونانی ئەنجامدەرانی ئەم هێرشە و ئەو لایەنانەی لە پشتیانەوەن تاوەکو دەستگیرەکرێن و ڕادەستی دادگاکرێن. پامێری کورسات نیوز لە ڕۆژاوای کوردستان ئەڵێت پاشنیوەڕۆی ئەمڕۆ هێرش کراوەتە سەر بنکەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە پارێزگای حەسەکە بەڵام تاکو ئێستا ڕوون نییە کە هێرشەکە بە درۆن کراوە یان بە موشک. ئەمەش سێیەمین هێرشە لە ماوەی 22 ڕۆژی جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا ئەکرێتە سەر ڕۆژاوای کوردستان. هێزەکانی مەسعود پزیشکیان سەرۆکۆمەری ئێران لە پەیامێکا کە بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزە و لە تۆڕی ئەکس بڵاوی کردوەوە ئەڵێت جەخت لەسەر جیاوازی نەورۆزی ئەم ساڵ کردوێتەوە و داوای بەهێزکردنی یەکێتی ناوخۆیی گەلانی ئێرانی کردووە. پزیشکیان ئەڵێت لەگەڵ هاتنی نەورۆزە بە ناکۆچیەکان وەلاوە بنین چونکە ئێران پێویستی بە نەورۆزێک هەیە کە یەکێتی و پێکەوەی تیا ڕنگ باتەوە. سەرۆکۆمەری ئێران لە کۆتایی پەیامەکەی ئاڵێت با دەست بخینە ناو دەستی یەکترەوە و هەمووان پێکەوە ئێران لەو زریانەی کەتی کەوتووە ڕزگاری بکەین. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی موجتەبا خامنەئی ڕابەری باڵای ئێران و مەسعود پزیشکیان سەرۆککۆماری ئەو وڵاتە کرد و جەختی لە هاوپەیمانێتی و دۆستایەتی نێوانیان کردەوە و ئەڵێت مۆسکۆ وەک کاوبەشی تاران ئەمێنێتەوە. ئەم هەنگاوی پوتین لەم ساڵانەی دواییە گەیشتۆتە بەرزترین ئاستی استراتیژی. رووسیا لەم جەنگ و ئاڵۆزیانی ئێستایە وە کاوپەیمانێکی سەرەکی و دڵسۆزی ئێران دەرکەوت و لە بواری سەر وەزیری بەرگری بەریتانیا ئەڵێت فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا هاوکار بوون لە بەرپەرشدانەوەی هێرشەکانی ئێران بۆ سەر ئوردون قەتەر و ئیمارات و بەحرەین. لاوان کاتا ژمارەیەکی تری ئەفسەر و شارەزای سەربازیان نردووە بۆ فەرماندەیی ناوەندی ئەمریکا سێنتکۆم بۆ پاراستنی ئاسایشی گەروی هورموز. ئەژڵێت داخستنی گەروی هورموز لەلایەن ئێرانەوە و بە ئامانجگرتنی کەشتیە بازرگانیەکان کاریگەری لەسەر ئابووری جیهان داناوە و بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی زووتەمەنی و مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانی وڵاتەکەیە. ئەژڵێت لەگەڵ هاوپەیمانەکانیانە لە گفتوگۆیان بۆکردنەوەی گەروی هورموز بە خێراترین ڕێگا و کۆتایی هێنان بە جەنگەکە. ئەحمەد موسا و تەبێژی وەزارەتی کارەبای عێراق ئەڵێت بەهۆی هێرشەکانی سەر چێلگەی غازی پارس لە ئێران ئاستی بەرهێنانی کارەبا لە عێراق دابەزی بوو چونکە هەناردەکردنی غاز لەو چێلگەیەوە بۆ عێراق ڕاگیرا بوو. بەڵام لەمڕۆ هاوردەی غاز لە ئێرانەوە دەستی پێکردوێتەوە و ڕۆژانە 5 ملیۆن مەتر سێجا غاز هاورداکرێت. ئەژڵێت ڕۆژانە 14,000 مێگاوات کارەبا بەرهەمەهێن و پلانیان وایە تا وەرزی هاوین بەرهەمهێنانی کارەبا بگەڕێتەوە ئاستی جاران. بەهۆی بارانبارینی زۆر و دروستبوونی لافاو ماوەی 2 ڕۆژە ڕێگای هاتوچۆی زیاد لە 20 ماڵ لە گوندی ساری تەپەی سەر بەناخی لەیلانی سنووری پارێزگای کەرکووک
پەکی کەوتووە و ژمارەیەک لەو گوندنشینانش گرت بوونەوە داوایان کرد ڕێگای هاتوچۆی گوندەکەیان بۆ چارەسەر بکرێت. لەو بارەیەوە ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بە کورسان نیوزی وتووە دوای پشووی جەژن کێشەی ئەو ڕێگایە چارەسەرەکەن و هاتوچۆی گوندنشینان ئاساییە بێتەوە. خەڵکی گوندی سارێتە پێین سارێتە پەس سەر بە ناحی لەیلانە ئێمە هیچمانە فقط ڕێگاکە ئەوە مەدرسەمانەیە مناڵ ناتوانێت پەڕێتەوە خۆ بەخوا بە چای خۆ سنزگەی 20 قوتابیمان هەیە ناپەڕنەوە ئەوش وەزعەکەی لە پێش چاو خۆتان سەیرەکەن هەمووستانێمەوە حاڵمان ئێستا فەرمووت و ئەمە با ئەماوەش نەمێنێ ئەمە سارا پەرتە لەم چاڵە ناپەڕێتەوە تقریبان ئەوە دوو ڕۆژە ئێمە ڕێگەمان براوە بەخوا ڕاستە جەژنە بەس ڕێ نییە پەڕێتەوە هیچ شێوەیە نەم جەژێش هاتەبانی ئێمە هەر مامانە تۆلەودی نەخۆشمان هەیە ئێستا لە ماڵەوە نەخۆشمان هەیە لە ماڵەوە نەماتوانێ بیوین ئێستا وتمانە تەرەکتەر دەکردین تەرەکتەر لەو جەبەلەوە دەرچوە بۆ شارە لەیلان دەرچووە شارەی ئیلا تەرەکتەر لی دەرەچوە سیارە لی دەرناچوە سەتر داواکاریمان لە حکوومەتە بەسکەم شتێکمان بۆ بکە بۆم ڕێگایە بێرمەتیاو